هەژدەی مانگی ڕابردوو بەلەمێکی گواستنەوەی کۆچبەران لە تورکیا ڕێوەن دەکات. 3 ڕۆژ لە ئاودا دەمێنێتەوە و لە ئاوەکانی میسر لەلایەن پۆلیسی ئاوی ئەم وڵاتەوە دەستگیر کران. دوای چەند ڕۆژمانەوەیان لە زیندانەکانی میسر بە هەوڵی ڕێکخراوی لووتکە ئازاد کران. 25 کەس لەو کۆچبەرانە دانیشتووی پارێزگاکانی هەرێمن. دوای ئازادکردنیان بە فڕۆکە گەیاندرانەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و بە کەسوکاریان شاد بوونەوە. ئەو هەوڵاتیانە ئاماژە بۆ ئەوە دەکەن نەبوونی سەرچاوەیەکی بژێوی ژیان و بێکاری و خراپی دۆخی دارایی هۆکار بووە بۆ ئەوەی هەرێم جێبەهێڵن. ئێستاش ئەگەر دەرفەتێکی دیکەیان بۆ بڕەخسێت نیشتیمانەکەیان جێدەهێڵنەوە. یەختەکەمان کاسکێتەکەی سوتایی مەکینەکەی تقریبا شەو ڕۆژە بوو و بێ مەکینەوە بێ شەلاح لەناو ئاواماینەوە. دوای ئەوە داوای هاوکاریمان کرد کەس نە هاو بەدەمانەوە یەختێکی میسری سەربازی بوو هاو بەدەمانەوە ماڵێ ناوە بیاخوا. دوای ئەوەی 25 ڕۆژ گیران داوین سژیان کردین دەستگای لووتکە و هاو بەدەمانەوە ماڵێ ناوە بیاخوا دەستیان خۆش بێ. وەڵای بێ ئیشی بوو بێ ئیشی و بێ پارە یعنی بێ مەعیشەت هیچ مەعیشەتێکی نییە ئەم وڵاتە تیا بژی و پێ بژی. من ئەگەر لەبەر بێ پارەی نەوێت چۆن جەرگی خۆم جێتێڵە. من خاوەنی ژن و مناڵم و دایک و باوکم لێرێ چۆن توانم جیان بێڵم یعنی لەبەر بێ ئیشی و بێ پارەیە ئەیناوەکو هیچ شتێکی تر نییە. ئیتر هەوڵەدەم ئینشاءالله خوا بیکاومان توانم جارێکی تر لێ بمەوە توانم جیان بێڵم. من ئیش و کارێکم نەبێ هیچ توانایەکم نییە یعنی پێ بژیم لێرە ڕۆژی یعنی 25,000 بە کرێکاری بۆ من چیەکە هیچ دەورێکی نییە. کارەکە لەبەر ئیش نەبوو ئیشەکەم حاڵی باوکم زۆر ناخۆش بوو لەبەرەوەی بەێ نابە زەحمەت کوردستان زۆر خۆشە بەس لەبەر دامازڕاندن نییە ئیش نییە لەبەرەوەی قەستە ئەوروپا دەکەین. بەپی ئامارەکان لە دوای کردنەوەی گەشتە ئاسمانیەکان 32,000 هاوڵاتی عراقی داوای مافی پەنابەریان لە وڵاتانی ئەوروپی کردووە. 31 هاوڵاتیش کە زۆرینیان خەڵکی هەرێمی کوردستانن لە ڕێگەی کۆچی نایاساییدا گیانە لەدەستداوە و بەشێکیان تەرمەکانیان گەڕێنراوەتەوە و ڕادستی کەسوکارەکانیان کراوەتەوە و هێندێکیشیان تا ئێستا بێسۆراغن. سەرباری ڕاگررتنی گەشتە ئاسمانی و زەمینەکان لە ماوەی کردنەوەی گەشتە ئاسمانی و زەمینەکانە 32,000 هاوڵاتی عراقی لە وڵاتانی ئەوروپا داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردووە کە زۆرینیان هاوڵاتی هەرێمی کوردستانن و بەداخەوە لە چەند ڕووداوێکی جیاجیاوە لە چەند ڕووداوێکی نەخوازراو لە چەند موقعێکی جایە 31 هاوڵاتی هەرێمی کوردستان و عراق لە ڕێگەی کۆچی نایاساییە گیانیان لەدەستداوە کە 15یان تەرمی بوونی هەبووە تەرمی هەر 15کەی گەڕەندراوەتەوە ڕادستی کەسوکاری کراوەتەوە و 16 کەسیشیان مەلەفەکانیان بەکراوەی ماوەتەوە لای ئێمە متابعەکەن چاودێریەکەن بۆی کە چارەنووسیان دیاری بکەین و بە کەسوکارەکانیان ڕابگەێنن. بەپێی ئامارەکان ساڵ لە دوای ساڵ کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات ڕوو لە هەڵقشان دەکات و هۆکاری سەرەکیش گرفتی ئابووری و نیگەرانیە لە سیستەمی حکومڕانی هەرێم. ئەو گەنجانەی کۆچ دەکەن بۆ هەندەران دەڵێن هەموو ڕۆژێکیان لێرە مردنە کاتێک بێ ئیش و کارن و ناتوانن ئایندەیەک دروست بکەن. هەر بۆیە ڕێگەی هات و نەهاتی هەندەران دەگرنە بەر تا ژیانێکی باشتر بۆ خۆیان و خانەوادەکانیان دەستەبەر بکەن. ڕامیان عوسمان کەناڵی پێام سلێمانی.